بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. برزان خوشويستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوش حالم جارێکی تریش بە بەڕێستان دەگەمەوە لە بەرنامەی کانیاوی ڕەحمەت بە ئومێدی ئەوەی ئەو کانیاوە هەر ئاوەکەی بەردەوام بێ، ئێمە هەر لێی وەردەگرین لە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەویش پێمان دەبەخشی. بەڵام پێمان دەڵێ فەرموودە ئەو قسانەی کە دەکرێتن لە بۆ جێبەجێکردنە، حکایەت نییە بەس گوێی لێ ڕابگری، بەڵکو لۆ دروستکردنی ئینسانە، لۆ ئەوەی لە ناو کۆمەلگادا کەسێک دروست بێ وەکو ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەسحابەکانی لەسەر پەروەردە کرد. ئەو قسانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو ئەسحابانەی دروست کرد. ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم جیلی دوای خۆیان دروست کرد، هەمووی بەچێ؟ بە کەلامی خوا و بە قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لۆی ئەوڕۆکە کە لە مەجلیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم دادەنیشێ، فەرموودەیە کە ئیبن ئەبی دونیا ڕیوایەتی کردووە و ئەلبانیش لە سیلسیلەی صەحیحە هێناویتەوە. بزانین چه سوالێک لە پێغەمبەرە کرێ صلی الله عليه وسلم. دوو سوالی لێ دەکرێت کە مەیشمان بەو دوو سوالەیە، دوو پرسیاری لێ دەکرێت. بە پێغەمبەر دەفەرموو صلی الله عليه وسلم لەو مەجلیسە، چێ لە هەموو کەس خۆشەویستترە لە لای خوا و چ کردەوەیەک لە لای خوا لە هەموو کردەوەیەک خۆشەویستترە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو شێوازە جوابە داتوە، فەرمووی أحب الناس إلى الله أنفعهم. خۆشەویستترین کەس لە لای خوای گەورەوەیە کەوا سوودی هەبی لۆ خەڵک. سبحان الله، تەماشاکە بەس چەند جوان پێغەمبەر تعبیرەدا صلی الله عليه وسلم. یعنی خۆشەویستترین کەس لە لای خوا ئەو کەسەی سوودی لە بۆ خەڵک هەبی، بەڵێ استیفادەی لە بۆ خەڵک هەبی. ئێستا ئەو نەوعە کەسە لە ناو کۆمەلگادا هەیە، بڕۆ ببینە هەموو ژیانی استیفادەی لە بۆ خەڵک، لۆ هەر جێگایەک دەڵێ دێ لەگەردا خزمەتت دەکا، پێویستی بە پارە یارمەتی دەدا. یعنی ئەو ئینسانە کەسێکی بەسوودە لۆنە ئەو کۆمەلگایە، هەر شتێک بکاتن خەڵکەکەی تێدا ئیشتراک دەکا مادام شتێکی چاکە بی. یعنی ئەوە کردەوەیەکی زۆر خۆشەویستە لەلایەن خوای پەروەردگار و ڕەب العالەمین. سوودت هەبی لۆ خەڵک. ئێستا کولی یەکێک لە ئێمە لە پیا و لە ئافرەت تەماشاکە، بزانە سوودت هەیە یان نا. ئەوە لەسەر سوود شتێک دەڵێم، تەبعاً جاری وایە کاندێشە دەڵێم بەڕێزان بەس لە بۆ خۆشیە، یعنی ئینسان جاری وایە قسەیەکی خۆشیش بکالەوەی، یعنی هەر ئەوە نەبی برێت جاری وایە ئینسان هەن مڕوو بۆچە خەڵک تاقەتی نوێژێشی لە قسەی ڕابگریت. دەڵێن پێشکە پێغەمبەر موسا لە خوای پرسیە، فەرموویەتی خوایە تو پێشکەت لۆ دروست کردیە، چی استیفادەی هەیە؟ ئێستاگە تەماشا سەکەی پێغەمبەر موسا دەکەی عەلەیهی سەلات وەسەلام، لەبەرەوەی پێمان وەدەدا و عەزیەتمانەدا و یا ڕەبی خوا پێشکەت لۆ دروست کردی، خوای گەورە فەرمی لێگەڕێ. ئیدی پرسیارەکەی کردەوە پێغەمبەر موسا عەلەیهی سەلات وەسەلام، فەرمووی یا ڕەبی هەر وەکو تاکیدێک کە بەس دەمێ بزانین لەبەر چ پێشکەت دروست کردی. فەرمووی یا موسا لێگەڕێ، تۆ یەک جارە دەڵێ من خوایە پێشکەت لۆ دروست کردیە، چی استیفادە هەیە؟ ئەوە پێشکە 6 جارە بێتەکە من دەرێ خوایە موسات لۆ دروست کردیە، موسا چی استیفادە هەیە؟ باشە، یعنی شەر نییە ئەتوو تەماشا یەکێک دەکەی وا بزانی کە ئەو کەسە فائیدەی نییە وانە بێتن، نا بەعەکسەوە جاری وایە خەڵک هەیە زۆر زۆر گونجاوە لە بۆ کۆمەلگایەکەی خۆی سوودی هەیە، خاستەن دەسەڵاتدار. ئێستا بڕۆ ببینە دەسەڵاتدار هەیە بووە بە نیعمەت لە بۆ شەعبەکەی خۆی، هەیە بووتە سەبەبی نقمەت و ناخۆشی و گرانی و قوربەسەری لە بۆ شەعبەکەی خۆی. چەند مهمە ئێستا تو کەسێک دروستکەی دەسەڵاتدارێک بتوانی سوودی لە بۆ هەموو خەڵک هەبی. بەڵام دەسەڵاتداری شێ ببینە وڵاتی خۆی وەیران کردیە، کاولی کردیە، خەریکی شەڕە و خەریکی تیجارەتە و خەریکی دزیە و خەریکی خراپەکاریە، یعنی ئەوە وڵات وێران دەکە. کاتێکیش کە عەدالەت و دادپەروەری بکە تەماشاکە، ئەوە
خەڵکێک کە سوودی هەبی لە بۆ ئینسانەکان ئەوە لەکن خوا چاکترین و خۆشەویستترین کەسە. ئەدی ئەحەب الأعمال إلى الله، ئەدی ئەوەیان یا رسول الله صلى الله عليه وسلم چ کردەوەیەک لەکن خوا خۆشەویستە. سبحان الله پێغەمبەر صلى الله عليه وسلم بە شتێک دەست پێ دەکا والله معجبم بەو قسەیە کە دەفەرمێ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دەفەرمێ سرور تدخله على مسلم، بتانی کەسێک دڵخۆش بکەیت. یعنی خەڵک دڵخۆشکردن شتێکی زۆر مهمە بەڕێزانم، بتوانی ئینسان دڵخۆشکەی دڵخۆش. کابرایە ژنی پێ نایە قوربە سەری فەقیری زایع بووە هیچی نییە، ژنیشی مارە کردی و ناتوانی بگواستەوە. کابرایەک دەستی دەرێ کاکە زێڕەکەت عایدی منیان خانیەکە کرێکەی تا 2 ساڵ عایدی منیان جلو بەرگەکە هەمووی عایدی منیان مەسرەفی بگواستنەوەکە عایدی من. ئەو هەڕاست کابرا دەگەشێتەوە پێ دەکەنی دڵی پێخۆش. ئەوەی کابرایە قەردارە دێتەوە کنیەکەشی دەرێ کاکە وڵی نازانم لەبەر دەستم دانیە دەڵێ کاکە لێگەڕە فی سەبیلی لە عەفوم کردی. کابرا ڕاست دەگرژیتەوە ئانیە هەر ناز و نیعمە دەستە ناو جسمی ئەو ئینسان. جاری وایە دەستە ماڵێک هەرچی ئەرزاق و جلو بەرگ و پارە هەیلەوە و ماڵە دەبن لە منداڵیانە و لە دایکیانەوە لە هەموو کەسیانەوە بێ هەموو دڵخۆش دەبن. دەبین بابیان لەسەر جێگاکە تێ فەقیرە هیچی نییە. کورە بڕۆن کەسێکی وها بینەوە دڵخۆش کەن والله هەلوە قیامەتان گەلە باشە. ئەوە ئەفضل الأعمالە، باشترین کردەوە بانگەکرێن وەرە نەوانەی باشترین کردەوەتان کردێت. چدان کردیا توانیتان مسلمانێک دڵخۆش بکەن. ئەوجا پێغەمبەر صلی الله علیه وسلم بەیانی دەکات یعنی دڵخۆشەکان لە چەند ڕووەکەوە تەماشاکە. فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم أو تكشف عنه كربة ناخۆشەشی لە سەلادە، أو تقضي عنه دينا یا قەرزێکی لۆ بدەوە، أو تطرد عنه جوعا یان برسیەتی لەسەر لابدا. یعنی ئەوانە هەمووی چییە؟ مسلمانی دڵخۆشەکە. ئەفضل الأعمال باشترین کردەوەی لەکە خوای تەبارەک وتەعالە کە توانیت ماڵێک جێگایەک شوێنێک دڵخۆش بکەیت. لە ئەوروپا دیراسەیەکیان کرد لەسەرەوەی بزانین چ شتێک سەعادەت بە ئینسانە بەخشی. یعنی ئینسان دڵی پێخۆشبی بەس دڵخۆشیەکی کە سوودی هەبی لە بۆ جسمیشی. دیراسەکە دەرکەوت ئینسان لە کاتێک کە دەبەخشی بەرامبەرەکەی دڵخۆش کرد بەوە زۆر دڵخۆش دەبێت. یعنی بتوانی کەس عالەم دڵخۆشکە خەڵکی دڵخۆشکە بەوە زۆر دڵی ئینسانەکە مرتاح بی و ئارام دەبی کە زانی خەڵکی دڵخۆش کردیە. يعني سبحان الله جاري وهايا يقرار عالم سند الخوشك يقصى عالم سند الخوشك وميت سنة ذاته خلق إيه جاء في غمرة فرمي صلى الله عليه وسلم ولا أن أمشي مع أخي المسلم في حاجة أحب إلي من أن أعتكف في المسجد شهرا. أخمدها عندي شتي الذين سبحان الله دبني بغلط يجويشتينا دفرمي پیغمبر خدا صلی الله علیه و سلم لەگەر برایەکم بڕۆم لەو حاجەت و پێویستیەکی لۆی بکەم یعنی کەسێکی شێکی پێتە ئەتوو لە گەریبی دەبێت پێویستە دەفەرمێ پێم باشترە لەو مزگەفتە یەک مانگی ئەعتیکاف بکەم شەو ڕۆژ لە مزگەفتێ بم یعنی بەس مقارنە تەماشاکە چەند مهمە کاتێ یەکێک دەڵێ ئیشەکەم پێتە من نەخۆشە دەڵێ لەگەرم تا خەستەخانەی وەرە یا سیارەیان نییە دەڵێ هەتا ماڵی فرانکەسمان بگەینە يعني حاجتك يان دلي اتو لغر مر لوكن فرانكسي لوانيا بقسي توبكن اتو كتوي لغر او انسانه زور باشتره پیغمبر فرمي صلى الله عليه وسلم يق مانگ لمزگفتي من اعتكاف كي وتا يق مانگ بين فرزن ويجا كان بجماعات كي هر نويجا چيش لي بهزار نويجي هي او همو كوكو سريك ناكاتا او كتو لغر مسلمان يقدروي حاجتك لو جبه زيدك ايش لو دك يعني سبحان الله او ئەجرە زۆرە لەوەی دایە کە ئینسان لەگەر یەکێکدا بی یارمەتی بدە کارێکی لە بۆ بکە بەڵێ دەجا قۆڵی لێ هەڵماڕن ئیشەکەی بکە کەسێک کە دەڵێ وەرە لەگەرم ئەو کارم لەگە بکە پێی ناکرێ کابرایان دەزانی ئەتوو لە ڕێی تۆ دەکرێ تا ئیمکان دەبێ و ڕێی دەستێ بیکە چونکە ئەو ئەجر و پاداشتە زۆرەی هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەلاش قسان ناکە وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى أتي وزور بيوستا برزانم
ئێمە ئەوها پەروەردە بکرێن یعنی تەفضیلی ئەوەی داوە پێغەمبەر صلی الله علیه وسلم تۆ لەگە کەسێک بچی حاجەت و پێویستی ئەو جێبەجێ بکەی نەک بی لە مزگەفتێ دانیشتی عیبادەت بکەی چکەوەی ئەعتیکافەکە لە مزگەفتی و تەفەڕوغە لە بۆ عیبادەت ئەوجا یەک مانجیش ناکاتە مساوی یەک ڕۆیشتن لەگەر مسلمانێک دایشی لۆ بکەی لۆی خەڵک ئێستا زۆر جاری وایە هاوکاری یەکتری دەکەن حاجەت و پێویستی یەکتری جێبەجێ دەکەن لە جیاتی یەکتری ئیشێ دەکەن ئەوانە هەمووی ئەو حەدیسە دەیانگریتەوە ومن كف غضبه ستر الله عورته هەر کەسێ تووڕەی خۆی بخواتەوە جێبەجێی نەکا ستر الله عورته خوا عیبیدا دەپۆشی یعنی گەر لە ڕووی عەقڵیشەوە فکری لێ بکەی و ڕێک ئەو هایە بەڕێزە تووڕەیت کە خواردەوە قسەی غەڵەت ناکەی شتی خراپ نارێ و عیب و عاری خۆت و هی کەس و کاریشت بە دیار نایە یەک شت بکەنە قاعیدە لە ژیاندا بەڕێزان تووڕەیی ئەگەر تانیت دەشتانی جێبەجێی مەکە زۆر خۆشترە لەوەی کەوا جێبەجێی دەکەی چکاندە کەسێ دەرێ شیفای درمدا کە تووڕە بووم نە شیفای درت نەدا بەڵکو دڵی خۆت وێران کرد ئەوەش تاقی بکەوە زۆر زۆر تووڕەبووی لە شتێکدا ڕایگرە ڕا مەیکە دوایە تەماشا نەتیجەکەی ليس الشديد بالسرعة إنما الشديد الذي يملك نفسه عند الغضب شديد أو كسنية بشتي عالم العردي دا زور باني لقدك پیغمبر وعده فرمي صلى الله عليه وسلم بقوته بهز أو كسي لكاتي تريدا آرام بي نقصي غلط نكات ونشتي خراب نكات لوي أجر تري خود راقر خوا عيبو عارد دادا بوشي عندك كسي يدري من عصبيمة مثلا دائما تورما لو عصبي يعني همو كس تورا دبي اعتيادية كزواتينا قبل إنسان نتواني مثلا توربون هر نبي أما بس ما نوني توربوننا حق ضلي شو إمام الشافعي يقصي شيء رحمة إخوائي اللي بيدا فرمي من استغضب فلم يغضب فهو حمار ومن استرضي فلم يرضى فهو شيطان هر كسي تورك لا تورا نبو وجود ريجا وهر كسي رازيك لا رازي نبو هو شيطان تورا دبي إنسان بەڵام مەبەستە ئەو کەسەیە عەسەبیە لەسەر بەستی تریش یەکسەر تووڕە دەبی یەکسەر شتی ڕادەوەشێنی یەکسەر جوونی دەدا یەکسەر قسەی ناشرین دەکە یەکسەر هەر دەستی مەجلیسی بەجی دێلی تووڕە بوویمە و هەتا حەیاتم مایە قسەت لەگە ناکەم ئەوە چییە ئەوە کاژیانە هادئ بە باشە بەو هادیە خوای گەورە عیب و عاری تو دادەپۆشی با پێغەمبەر وای فەرمووی صلی الله عليه وسلم ومن كظم غيظا ولو شاء أن يمضيه أمضاه ملأ الله قلبه رضا يوم القيامة هر کەسێ تووڕەبوونێکی خۆی قوت بداتەوە جێبەجێ نەکە ئەگەر بیویست با بیکردا بە پێی دەکرا ڕۆژی قیامەت خوای گەورە دڵی ئەو کەسە ڕازی دەکات کوی ڕازی بی ئەوجا ئەو های دەداتێ خوا بەڵام تووڕەبوونی خۆی بخواتەوە هەر هیچ جێبەجێ نەکە زۆر تووڕەبوو لە ژنەکەی زۆر تووڕەبوو لە منداڵەکەی زۆر تووڕەبوو لە جیرانەکەی زۆر تووڕەبوو لە برادەرەکەی بەڵام ڕایگرت هیچ قسەی خراپی نەکرد و خۆی ڕاگرت توانی قسان نەکات تووڕەیی خۆی بخواتەوە وەکو وصفي متقي كان ذاك والكاظمين للغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين والكاظمين الغيظ أواني تووڕەیە كانيان تخون وقود ددنوا جيب زيناك خوال الروج قيامة بانجان دكا ورن أواني لا برخاتري من لو بري تووڕەییدا تووڕەیەکەتان خواردەوە ورن با رازيتان كم تستان دوي هتابتان أو برزانم گەورەتر نییە لەوەی کە ئینسان هەر جارێ تووڕە بوو تووڕەیەکەی خۆی جێبەجێ بکە هەر عەقلیەن تەماشاکە هەر تووڕە بووی جێبەجێ مەکە و نەتیجەی تەماشاکە چەند جارێک ئەو هابکە وەڵا دەبیە بە شەرێکی دیکە ژنی قوربەسەر هەیە جاری وایە لە ماڵێکدا پیا وێرانی کردیە هەر قسەی بکە لێی دەدرێ هەر قسەی بکە شتی ڕادەوەشێنی لۆ دەکەی کاکە لۆ دەکەی شێتی تەواونی لۆ ئەو ئوسلوبە ناشرینە بەکاردەینی با گریمان جارێک تووڕە بوو ئێدە ڕایگرە جاروێ و هیچ مەکە بە تووڕەبوونەکە لە خۆی بردی تێسەری بە عەسەبیاتەکەی لە خۆی بردی تێسەری ئێدە و عەسەبیاتە جاروێ جێبەجێ مەکە چی یعنی چی یعنی ناکرێت جارێک قاپی شیوی ڕانەوەشێنی کابرا ناکرێت جارێک پیارێ چای ڕانەوەشێنی برندیکە داینێوە
داینێەوە بە ئاخری وەچ خۆی مەیشتێنە شیوەکەی مەڕژێن و مارێ تێک و پێک مەدا قاپەکەی دانێەوە جێ خۆی والله ئینسانی عاقل لەو پەڕی تووڕەییدا ئەگەر شتێکی تەسەڕوفێکی جوان بنوێنی ئەوە جوانترین سیفەتە ئینسان ئەنجامی دەدا ئەوجا پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم ومن مشى مع أخيه المسلم في حاجته حتى يثبتها له أثبت الله قدمه يوم تزل الأقدام دەفەرمێ هەر کەسێ لەگەر مسلمانێک بڕوە تازە گوتم بەس ئەگەر لەگەری بچی بەس لەگەری بچی شەکیلونەکە بەس لەگەری بچی یەک مانگ عیبادەت لە مزگەفتی پێغەمبەر بکەی صلی الله عليه وسلم چوونەکەت خەیری زیاترە بەڵام ئەگەر لەگەری چوو ئیشەکەشی لە بۆ کرد پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم کە بەسەر پردی سیراتدا تێدەپەڕم پێی ئەو ئینسانە هەر نازەلی ناکەوتە خواری ئاگرجانم خوا پێی ڕاگیرەکەی ئەو ئینسانە کە بەسەر پردی سیراتدا تێدەپەڕ کەواتە بڕێزانم دەتەوێت لەسەر پردی سیراتدا کە پەڕیەوە پێت سابت بی ئیشی خەڵکی لە دنیاەدا بڕوو بکە لە بۆی بکە ئیشەکەی لۆ بکە داوای شتێکی لێ دەکا لە بۆی بکە لەگەرم وەرە لۆ فرانجێ لەگەری بڕۆ حتا ئیشەکەشی لۆ دەکەی چەند کەسی ئێستا و حەدیثەی دەکەوتە بەرچاوی چەند دڵی پێخۆش دەبی وەختی خۆی چووم لەگە فران کەسی هەتا تەعین بوو وەختی خۆی چووم لەگە فران کەسی هەتا سوڵحیان لە بۆ کرد وەختی خۆی چووم لەگەر فران کەسی هەتا ئافرەتەکەیان دایێ وەختی خۆی چووم لەگە فران کەسی شەڕ بوو هەتا سوڵحەکەمان لۆ کرد و پێکمان هینان لەگەریان چووی بەڵێ تەواو تو لە ڕۆژی قیامەتدا لەسەر پردی سیراتە پێت سابت دەبێت ڕاگیر دەبێت کەواتەوە ئەجرێکی گەلە گەورەیە بەڕێزانم بەکەم نێتە بەرچاوت ئەگەر پێت هەرزەری لەسەر پردی سیراتە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم بەردێک کە قورساییەکەی بەقەد 7 حوشتری ئاوس بوو 70 ساڵ چوو تا گەویشتە بنی ئاگری جەهەنەم خوای گەورە پەناماندا بەسەر ئەو پردەشدا دەبی تێ بپەڕی هەمووی دەبی بەسەدا بڕوە وإن منكم إلا واردها كان على ربك حتما مقضيا خوای گەورە فەرمی من بڕیانم داوە هەمووی دەبی بەسەر ئەو پردەدا تێ بپەڕی بەڵام چێ پێی ڕاگیر دەبی ئەو کەسەی ئیشی خەڵکی لەگەری چووە وە کارەکەشی لە بۆ کردی لە کۆتایی فەرمودەکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم وإن سوء الخلق ليفسد العمل كما يفسد الخل العسل دەفەرمێ ڕەوشتی ناشرین کردەوەکانت بۆ گەندەکە تێچی دەدا هەر وەکو خەلی لە ناو هەنجینی کرد خەلی تێکەی خەلچی لێ دەکا خەل بەخۆی تفت و تارە هەنجینی شیرنە تێچی کە تێچی دەدا یەکسەر دەیشێوێ تامی هەنجینەکە نامینێ شیرنیەکە نامینێ دەفەرمێ ڕەوشتی ناشورنیش ئەو هاکردەوەکان بۆ گەندەکە و تێچی دەدا ئەخلاقی ناشرین ئەخلاقی ناڕەوا زۆر خراپ یەکی لە ئەسحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم خێزانەکەی تەلاقدا لێیان پرسی لەبەر چ تەلاقتدا فەرمووە سڕی بینی ژن و مێردە ناگۆترێ نەگونجاین لەگە یەکتریدا تەلاق بدە خەلاص ئافرەتەکە مێردی کردەوە لێیان پرسی لەبەر چ تەلاقتدا خۆ ئێستا مێردی کردەوە فەرمووی موسڵمان کوو باسی ناموسی موسڵمانێکی تر دەکات پرسی ئێستا مقابلەیە بکەی لەگەر خەڵکیدا لە پیاوێک بپرسی و تلۆ ژنی تەلاقدا تازە ژنی تەلاقدا نەک ئەوانەی هەیتی لەوانەیە بوختانیشی پێ دەکات چی پیاوەکە ڕۆی لە ژنەکە بپرسی بڵێ ئەو پیاوە لۆ توی تەلاقدا هەزار قسەی ناشیرین لەوانەیە بەجارێک لە دەوی دێت تەسەڕوفی جوان و ڕێک و پێک پیاوی خۆی دەوێ و ئافرەتی خۆی دەوێ لۆی بەڕێزانم ئەو کردەوە چاکانەی کۆی دەکەنەوە تێشی مەدەن بۆ گەنی مەکەن ناشرنی مەکەن بە ڕەوشتی ناشرن بەڕاستی ئێستا خەڵک هەیە بە ڕەوشتی ناشرنی خۆی دینیشی لە پێش چاوی خەڵک یەخستی تەسەڕوفی هەن ناشرنە هەن ناڕێکە ناگونجێ لەگە عالەمینە ناگونجێ وەرە من سەیری پێ دەکەت جاری وا هەیە فلان کەس موسڵمانە تێکەری عالەمی ناوی لۆ تێکەریان ناوی بەس پێم بێ
منعزل بتاقيتني أنا بكلجنان مجلسيان نبي في غمر صلى الله عليه وسلم شو لقى كافر دانش دي أنا لقى منافق كان لمجلس دا دانشتني أنا أتو لو نجيب زادتري ما قال خويني يفرموا في غمر صلى الله عليه وسلم المسلم الذي يخالط الناس ويصبر على أذاهم أفضل من المسلم الذي لا يخالط الناس ولا يصبر على أذاهم أو مسلماني تكربي لقى خلق صبر لسر آزار كان يندقري قالك باشتري لو مسلماني تكري خلق نابي لسر آزار كان شان صبر ناقريتين بله ميدكم إن شاء الله تواني بيتمان لو قساني في غنبر صلى الله عليه وسلم كردي لجاني روجاني خومان دا جيب زي بكينو خوماني في خوش بخد بكين لدنيا ولدوار رشدا والسلام عليكم ورحمة الله وبركاته.